مەسئلەی کوفر مەسئلەیەکی سەمعیە عیلاقی نییە بە عەقڵەوە. ئیتر ئەمە کەسەکە دەرەکات لە بازنەی ئیسلام، لە بازنەی ئیمان، و قورئانیش ئەفەرمێ ومن یەکفر بالئیمان فقد حبط عمله، واتە هەچ کەسێک کفر کات بە ئیمان هەڵی وەشێنێتەوە، یعنی تەناقوضەکەی بڵێت فقد حبط عمله، یعنی ئیشەکانی کارەکانی کردارەکانی هەمووی هەڵەوەشێتەوە. طبعاً پێش نەوع کوفرمانەیە، ئەمە کوفرێکمانەیە پێوتێ کوفری تەکذیب، کوفری ئیستیکبار، کوفری ئیعراض، کوفری شەک و کوفری نیفاق، وەکو زانایان ئەفەرموون. ئەمانە هەر هەموویان هی ئەوەن کە بە کەسەکە بڵێیت کەسێکی بێباوەڕە، کەسێکی بێبڕوایە، کەسێکە کە کوفری کردووە. ئەمە خۆ شتێک نییە بڵێ من یارمەتی بەم یان دەغدەغەی بەم یان یعنی خاتری بگرم. ئەمە قورئان ناوی ناوە، خۆ ئەم قورئانە صاحبەکەی خۆی پەروەردگارە جەل جەلاله، ناطقەکەی خۆی پەروەردگارە جەل جەلاله، فبالتالي ئیتر تۆ بیشاریتەوە یان نەشاریتەوە کابرا خۆی کەلیمەی کوفری وتووە، یعنی ئەبێ چی لێ بکەی، یعنی بۆیە ئەم وشەی کوفرە عیلاقەی نییە بە هەچ کەسێک خۆی بە موسڵمان بزانێ وشەی کوفری لێ بێتەوە، فبالتالي ئەبێ دەرەکرێت لە بازنەی ئیسلامەوە. کەسێکی شەیە هەر خۆی ابتداءً ئیمانی نییە بە ئاین، ئیمانی نییە بە دین، ئیمانی نییە بە خی پەروەردگار، ئیمانی نییە بە قورئان، ئەو کاتە ئەو کەسە یعنی هەر خۆی بێباوەڕ. هەچ کەسێک یعنی وەکووتم یعنی ئەگەر تەوبەی نەکرد کەواتە سوورە لەسەری، کەواتە ڕازیە بەو مەسئلەیە، ئەو کاتە لە دینە پێی ئەوتێ کەسی بێباوەڕ.